تەماشەڤان و بیندەرین هێژە هون بەخێر هاتن ئیرۆکە بەرنمەیەکی تایبەت ئەم ساز دەکەن بە کاک شەماڵ بەشیریرە و بە تایبەتیژی لەسەر پرسێکی پر فکری پر ئیترک و گەنگێشیان بە خۆراتینی بەردەوام لە سوسیال میدیایدا لە تەلەڤیزیۆناندا و گەلک کەژی ژێ دڕەڤن ئالیەکیوی وەکمە گۆت فکری و استراتیژی هەیە خەڵک ژێ دڕەڤن لێ ئالیەکیوی هاسانژی هەیە ئەوژی پۆپیلیزمە خەڵک دەکارن باش بەکاربێنن لە هەمبەری هەفتوو لە هەمبەری دژمنی هەفتوو ji بۆی مۆبالیز یعنی کۆمکردنا خەڵکێدا دەکارن بەکاربێنن هەم لەسەر سوسیال میدیایدا هەم لە ساحەیەن گشتیدا حیزبێکی سیاسی گروپێکی سیاسی لە دژی گروپێکی دنێ سیاسی دەکاری بەکاربێنی ئەوژی پرسە ناسیۆنالیزم بەگشتی و ناسیۆنالیزما کوردیە کو بە کورمانجی ژێرا دەبێژن نەتەوە پەرستی ئانجی بە تورکی ملیە چیتی بە عەرەبی ئەلقەومیە ئیرۆ ئەم vêyekê بە کاک شەماڵ بەشیریرە ئیتر گوتوبێژ دەکەن کاک شەماڵ بەشیری لە بەرنمەیە هەری داویەدا بە منڕە ئێدی تشتێکی نو بەحث کرد ئەوژی ئەوەکو ناسیۆنالیزما کوردی یعنی نەتەوەپەرستیە کوردی نێزیکی نەتەوەپەرستیە ئێرانیە هەگەرکو من خەڵەت نەها بەحث کرد بە ئەو دکارێ ڕاست بکە ئانجی لاسایی و تەقلیدێوی دکە ئانجی بەشەکە ژێ ئیرۆکە ئەمڤانە هەمیان لەسەر داخوازیە هەنێک هەواڵان و بە پریڤات ژمڕەشاندنە و دیقەتاوان کشاند بوو ئەو پرس گوتبوون کاک شەماڵ تشتێکی وسە بەحث کرد و ئەم دەخوازن تو بە کاک شەماڵڕا بەرنمەیەکی جوداتر یعنی بەرنمەیەکی تایبەت لەسەر ڤان مژارانە چێ بکەیت ئەس باوەڕم بە بەرنمەیەکی نەکارن ئەو هەڤیرە و ئاڤەکی زێدە دخوازە ئەم نەکارە بە بەرنمەیەکیدا ژێ خلاص ببن ئەمێ بکەن چەند بەرنمەیەک احتیمالە ئیرۆ ئەمێ بەرنمەیەکی ئاوا بکەن دەمێ پێشدا ئیدی ئەم لەسەر ناسیۆنالیزمە کوردی بە تایبەتتر هەنێکی بە هور و کور لەسەر یعنی لە تورکیا چۆوایە لە ئیرانێ چۆوایە لە عراقیدا چۆوایە ئەم لەسەر ڤانەژی بە کووری هەنێکی بافن کاک شەماڵ تو دەستپێکێ بەخێر هاتی و ئەس دەخوازن دەستپێکە ji بۆی تەماشەڤانان هەنێکی تو ژمەرە بەحث بکەیت خوێندنە تە چییە تە چ خوێندیە و نەها دەچ پێڤاژۆیدایە تو لەسەر چ دخوێنی یعنی هەم بەچلەر هەم ماستەرە کوتو نەها مژولی هەنێکی احتیمالە ji بۆی تەماشەڤانان گرنگ بێ سپاس کاکیوە و سپاس و سلااوڕێزێن من ji بۆی ئەو دۆست هەواڵ و یەکون نەها ڕۆنشتنەمە تەماشا دەکەن و گۆدار دەکەن وەسکەی خۆشم بەرنامەیە ئەمێ بهۆری باڵێهینێک هەواڵە کشاندیە و خواستەکێکی بوێ ڕەنگیژی چێ بووە کۆم دەهازێت لەسەر بێ مژارێ ئەمێ باخفن ji ber ku birastî mijarekî giring e û nek wekî babetێکی dîrokî wekî babetێk ku rojane siyaseta Kurdî projeya siyasiya Kurd ji bo çareserkirina pirzgirêka Kurd û Kurdistanê bi xwe re eleqedar dike ew mijar li vê perspektîvê ve mijarekî giring e weskê xweşim ku ez biwarame ji bo backgrounda xwendina min bachelor li dîroka fikir li zanîngeha Stockholmê li Swêdê min xelas kiriye û têza min li ser wê demê bachelor li ser nasyonalîzma Swêdî min nivîsandibû proseya an jî proseya gengeşe pêşketin û geşekirdin û şikilgirtina nasyonalîzma Swêdî bi kîjan awayî bûye di destpêka sed sala bîstan de û piştre min master xwe îsal xelas kir masterê min jî di çarçoveya xwendinên Rojhilata Navîn û Bakurê Efrîqa bû û fokusa têza min jî li ser Bakur û Rojhilatê
بورا باكر ورجافاي سوريا يعني جيكو حتشا دبن دنا تماوي دابو هرما إدلبي بتايبتي من لسر في دري تيزا خويا ماستر من نويساند وخلاص كر ونهاجي زيادتر از بلكولين لسر وان مجارة هم مجارين آلیکارین هومانیتر سلطه سیاسی شرن پروکسی و اسلام سیاسی و ناسیونالیزم کردی لسر وان مجارة از زیادتر دخوینم لکولین دکم و بشک جویو کم گود پروسیا گشت سندنا ناسیونالیزم کردی یک جوان مجارة یک وزن حال سروی کی لکولین دکم بتایبەتی ساڵێن داویەن 100 ساڵە 19 و پرۆسەیە حتا شەڕە جیهانی یەکەمین و پرۆسەیە شکلگرتن و پێشکەتنە ناسیۆنالیزما کوردیە دەسەروێ مژارێنها لە کۆلین دەکەم. بەێ کاک شەماڵ بلا پرسیارامنی یەکەمین لەسەر vê مژارێ ئەو بە ناسیۆنالیزم چییە و چما هون گاواک و بەحسا ناسیۆنالیزمێ دکەن یعنی دەرحەقی کوردان دەبێژن کوردایەتی یعنی دەناوبەرە کوردایەتی و ناسیۆنالیزمدا هون چما تەڤلی هەفتوو دکەن یعنی چما ژ ناسیۆنالیزمە کوردی ڕادەبێژن کوردایەتی دەخوازم دەستپێکی چارچەڤەیەکی وسا بکشینی لە کەرەماخۆ ینی بەگشتی ناسیۆنالیزم چییە ئارمانجێوی چییە مرۆڤ ژکی ڕادەکارێ بێژە ناسیۆنالیزم و چما هون ji بۆی ناسیۆنالیزمە کوردی کوردایەتی بەکاردێنن. کاکیوە ئەس باوەڕم یەک ji قەورام ئاژی چەمکە سیاسی و هەری کەم 100 ساڵێ بهۆریدا هەری زیادەتر لەسەروی هاتی نویساندن هەری زیادە لەسەر لێکۆڵین هاتیەکردن و بە سەدان حەزار کتاب ئەس دەبێژم 100,000 بەلکی بە میلیۆنان کتابژی بە لەسەر هاتە بە نویساندن و حتا ڕۆژە ئیرۆژی مژارێ هەری گرینگی لێکۆڵین لە ئەنیستیت و زانینگەهێن جیهانیە مژارە ناسیۆنالیزمێ چماش بەرک و ئەم دەپارا دایمێکدا دەژین یعنی لە سەردەمێکی فکری زانستیدا دەژین و ناسیۆنالیزم و فۆرماویە سیاسی فۆرماویە ڕێوەبەری واتە دەوڵەتە نەتەوی بنگەها پارادایما نویامەیە بنگەها و جەوهەرە زانستە سیاسی جواکی ئابووری و حتا ئاستێکی چاندیامەیەژی یعنی بە کورتاسی ناسیۆنالیزم لێگەرین گروپێکی ئینسانیە کو دەبێ باوەڕیە دانا هیندێک بنگە مژار خاڵن هاوبەشێوان هەنا وەکی گروپێکی ئینسانی ینی هەم وەکی دیرۆکێکی هەفبەش جغرافیایەکی هەوبەش زمانێکی هەفبەش پاشەڕۆژێکی هەفبەش و پێشەڕۆژێکی هەفبەش و دە ئەنجامداژی گەهیشتن بە دەوڵەتێکی نەتەوەیی وەکی ئەرمانجا خۆیان سەرەکی دەستنیشان دەکا و گەیشتن بوێ دەوڵەت ئانژی بەردەوامکردنە ژیانە خۆ دناوێ دەوڵەتیدا وەکی تاکە ڕێگە ji بۆی ژیان و بەردەوامیان نەتەواخوا ددە پێش بە ئاوایەکی گەلێک وسا کورت ئەم نەکەون گەلێک کوراهێدن بە کورتاسی ئەوە گەلێک کەس بێگومان ji پەرسپەکتیڤێن جودایەن سۆسیۆلۆژیک زانستا سیاسی فەلسەفیژی دikarin لەسەر vê mijarê yanî tiştên cudatir jî bêjin lê mamosta Ebazwelî wekî profesorێkî Kurd tiştek dibêje dema tu dibêjî ku çi dixwazî û di nav di bersivê çi xwastinê da tu dê ser vê qenaetê ku dewletekî neteweyî tu dixwazî ew wekî şûrekî ye dema tu ew gotin dibêjî wekî şûrekî ye ku tu lê dixê û êdî her tişt zelal dibe yanî projeya nasyonalîzm dikewe kelekekî û hemî projeyên din dikewin kelekê dinyêviyekî û di nav nasyonalîzma Kurdî da jî bêguman tiştê ku armanca sereke ye avakirina dewletekî netewî ye û ew ne tiştekî zêde ecîb û xerîb e jî yani ez barim ew beşek ji proseyekî siyasî civakî sosyolojîk e xwezayî ye ku heta astekî ez barim di her goşe û goşe û kinarekî vê cîhanê tu bigerî lêgerîn
و هەوڵداین و مەشغوڵیەتێکی هەری کەم ئەم هیچ نەبێژن مەشغوڵیەتێکی فکری بویرەنگی لە هەر دەریوێ جیهانی هەیە چماش بەکو مەگوت دەستپێکی ئاخافنەدا ئەو مژار چەکرد ینی جەوهەر و بنگەها ئەو پارادایمایەک و دەوێ قۆناغێ دەبێت سەردەمێ جیهانێدا ئەم تێدا ژیان بەسەر دەبن ji bo wekî dewletî netewî tu saheyek nehêştiye ku em bikaribin li derewê wî bifikirin yani dema em nasyonalîzm jî rex nedikin em nasyonalîzm di nav nasyonalîzmê de rex nedikin çima ji bo ku em bi xwe di nav vê paradeymê de ne û di nav vê paradeymê de ye ku em vêkî dinirxînin û dema em rexne jî dikin di nav vê paradeymê de ye ku em rexne dikin dema em red jî dikin dîsan di nav vê paradeymê de ye ku em wêkî red dikin yani ew giring e dema tu di nav paradeymek de bijî û li ser wêkî bi axivî gelek zehmet e ku tu jê derbikevî û ji dervê wêkî tu wî binirxînî yani niha ji bo me gelekî hasan e di paradeymekî cuda da li ser xelafet em bifikirin û biaxivin çima ji we ku êdî xelafet îro ne birgeha paradeyma siyasî civakî zanistiya vê serdemê ye û ji ber ku em li dervê vê paradeymê ne dikarin ji dervê vê çemkê vê projeyê em dikarin bibînin binirxînin û heta astek jî hem rex nebikin hem red jî bikin lê di nav nasyonalîzm de ji ber ku ew paradeyma nihaye me ye yanî her tiştekî ku heye hewildayîneke ji bo famkirin hewildayîneke ji bo nirxandin hewildayîneke ji bo baştir û kurtir ji rastiyan nêzîkbûyînê an jî nêzîkayetîkirine yani ji wî tiştekî û pirse din jî te kir çima em jî ra dibêjin kurdayetî ji nasyonalîzma kurdî re yani te dît her nasyonalîzmek taybetmendiya xwe wî taybet heye yani nasyonalîzma çawa Fransî û İngilîzî gelek cudahiye wan heye hem di milê fikrî felsefî de hem sosyolojîk de nasyonalîzma îranî û Tirkî jî cudahiye wan heye di encam da jî wekî tiştekî gelek siruştî nasyonalîzma Kurdî jî taybetmendî wî heye û bi gelek nasyonalîzmên din ra cudahiyê xwe heye lê di heman demê de jî wekî piraniyê nasyonalîzmên ku min niha nav anî xal û pîvanên wan ên hevber jî hene çima ji ber ku hemî wana bi awayekî hevdû bandor kirdine di proseyên zamanî dûr û dirêj de cuda ji bandorkirin ji hevdû jî te'sîr girtine û hevdû jî xistine bin bandorê û di encama proseyên corbicorên siyasî civakî edebî hunerî wane di encam da jî bandorê xwe li ser hevdû jî bicêheştine û hemî nasyonalîzm jî gelek karakterên wî yên taybet hene û di her çemkek de di her zimanek de jî navê wan yê taybet heye mesela kurdayetî em çivajin kurdetî ya kurdayetî ew jî eynî nasyonalîzma Kurdî wekî Türkçülük e an jî el-Urûba an jî el-Urûba dibe nasyonalîzma Erebî çima ji bo ku bingeha vê siyaseta wî ya bingeha wî ya fikrî felsefî ji bo siyasetkirdinê ji bo arêşe ji bo formbexşîn bi civakê de bingeha wî ya xwe yek grûpî etnîkî ye ew jî Ereb e di nav nasyonalîzma Erebî de ji bo wî jî ra dibêjin Urûba yanî bi bingeh danîna etnîka Ereb ya netewa Ereb dixwaze siyaseta xwe ya Erebî pêş bixîne Türkçülük çima bi Tirkî jî ra dibêjin ji ber ku bingeha nasyonalîzma Tirkî Türkbûyîn e mesela berova jî nasyonalîzma Emerîkî ew jî ra xwe ra dibêje Emerîkî ye Emerîkî taybetmendiyekî etnîkî nîne yanî grûpekî etnîkî nîne navê xwe Emerîkî be her kes hemwelatiyê Emerîkî be dibe Emerîkî ji bo wî di nasyonalîzma Emerîkî de taybetmendiyê etnîk tune ye lê di nav nasyonalîzma wekî min got Erebî Tirkî Kurdî taybetmendiya etnîk di herî pêş de ye û ji bo wî di nav kurdêtî çi ye kurdêtî yan jî kurdayetî bi bingehkirina bi bingehgirtina Kurd wekî grûpekî etnîkî siyasetkirine
و لە سەروێ بنگەهێژی بەر بە دەوڵەتچوینەیە دەوڵەتێک ji بۆی کووردا ئەو ژی دەبا مەسەلەن ji بۆ ویکیە سەبەب ئەوەکو ئەم ji کوردیتی را دەبێژین هەمان ناسیۆنالیزما کوردیە ینی فەرق ناکرێت تو هەم دکاری بێژی ناسیۆنالیزما کوردی هەمژی دکاژی بێژی کوردایەتی یانژی کوردێتی يعني نها اللي من قالك لناري يعني نتني جبوي كرداتي جبوي العروبة جينها كسن رخنقر قافك رخنا للناسيوناليزم عربي دي كان ديفيجن العروبة حتى روشنبيرين ترك جي قافك وبخوازن رخنا للناسيوناليزم تركي كان ديفيجن ترك تشولوك هون جي قافا رخنا للناسيوناليزم كردي دي كان ديفيجن كرداتي يعني بعضايكي نيجاتيف ليدنرن او نيجاتيف بوناوي انجي تايبت منديان نيجاتيف دنافا ناسيوناليزم كردي شنو قالوا يعني او برس قالكي برسكي برفرها يعني وصا برسك كوم روف دكاره دابش بك بده برسن جودا جودا لي جبوي كاسي كومن جرخنا كردن زيادتر وكاسي كل سرويك از لي كولين دكم يعني ارشترما دكم نپیکانینا وی پروژه سیاسیه یعنی یک جس نبوی پروژه سیاسی يعني كماسين وينا كون يعني لهندك درا بويا بروجي سياسي اما نكارا بب يك بروجي كي يكانا بروجي كو بكار برسف شما جبركو يعني يكو دمجارا ناسيوناليزم كردي دا كاردكن دبيجن جبوكو تو بيجي ناسيوناليزم كردي چيه تو گرك دسپيكي عنصرن في ايديولوژيه تو بکاربیدانی اورته یعنی جبوکو تو بیجی جبو مینا ناسیونالیزم کردی چیه گرک پناسی کی تا جبوی کرد هبا و پناسی کی تا جبوی جغرافیای کردی هبا یعنی کردستان هبا حتی رجا ایرو یعنی ایکول کولین کرنا ج نویسن کو مانا ج 1000 سال بردا او بتایبتی نویسن اسلامی کو جبوی جاری که بحثا كرد كردنا وحتى رجع إيرو يعني أسبوعرم نويسن هري كافن 1100 سال كافنا زيادة ترقي وصا قروكين إسلامينا كو ديفي هريمي دا قريانا وبحثا كردنا يعني صد صالح حفتيوية دسبيكي صد صالح حفتيوية كو وانا كرد إيدي بحثا كرد كرنا راسته يعني تو جوي رجوع دما تو دغري حتى رجع ايرو كوديني قالكس ديفيد يرو كذا بحثا كرد كرنا اما حركس كو كرد تعريف دكا بناسي كي جودا بيش دكا دا قناغين جودا جودا دا او ناسنامه دي غهرتن انجي دبان قناغه دا كو بحثا كرد دكرن نزلاليه كي كو كي كرده او نزلالي حتى رجع ايروجي مثلا بردوام دكا يعني مثلا نها كي كرده عجبا أبيكو جخورا دبيجي كردم كرده أنجي إيكو بزمان كردي آخفة كرده أنجي إيكو لسر جغرافيا كردستان دجي كرده أجر جداوي رام دست بيكن إيكو لجغرافيا كردستان دا دجي كرده جغرافيا كردستان كدره نا مثلا عجبا لورستان بشتك جغرافيا كردستانية نينا عجبا همدان بشتك جغرافيا كردستانية نينا عجبا استنبول بشكل جغرافيا كردستانية خراسان هي يانينا سلماس خوي ماكو وانا بشكل جغرافيا كردستانية انا ارزنجان ارزروم نزانم موش او باجارن كو دبن وكو هريمين سنوري دين تماشا كردن كيجان هريما كردايا جغرافيا كردايا مثلا نهال رجاوية كردستانية قالك باجار ناوی خو اگه کردی جیبن تو تماشا دکی یک کلیوه در دمینن هندک جار پرانی خو نکردن جبوی کی عجبا پرسی ایوه کو کردستان کدره هنجی نپرسی کی زلاله یعنی کز نکار راحت بیجه از دکارم بیجم او کردستانه و خریطه بیجی لسر کاغذی که ازی بکشینم لورده پرزگریکا یکم یا ناسیونالیزم کردی در دکا ارته لسروی بنگهی
جبوي ما زحمة أم بيجن كرد أون كل جغرافيا كردستان نجين شماش بوكو قالك هريم هناكو أم نكارن صديسات بيجن أو كردن يا نكرد أو جغرافيا كردستانية يا نكردستانية أو يك فيدا ما دبا برزقريك إيكو بكردي دا آخفن أو كردن نا فيدا ما برزقريك دردكوا زماني كردي چه زمانك و إيكو بكردي دا آخفن كينا عجبا اللور زمان وان بشك زمان كردية يا بشك زمان فارسية يعني جي بخو زماني كي سر بخويا نوسا زازاكي يعني حتم أو برسابويا عجبا زازاكي وكي زمان زاراوي كي كردية زمانك سر بخويا أنجي وكي هناك ناسيوناليزمي ترك دي بيجن أو بارشي جي تركيا دسالن بهوري دا يعني أو دبن سيا يعني شورشا بك كده هناك وسا كالهوري لكي وكي كردي إدي ناسنامه وان يك آليبويا أما تو بري 20 سال 30 سال اللي بناري جبوي وانجي لكي كالهوري كاس وانا وكي زمان كردي ندقر دست خانقيني يعني لوري ام بيجن كالهوري فيلي دماكو هينك جرا دبيجن لبيدر داجي مثلا برزغريك دردكوا عجبا زماني كردي كيجان زمانه زاراوين كردي كيجان زاراوانا و ايكو بان زاراوا دا اخفن عجبا ام دكارن سربي بنجي بيجن او كردني انا كردن لبرجي دردكوا كو زحمتيك ام دكشينين كل دري زمان دا ناسنامه كردا ام يك علي بكن دمينا شي دمينا برزغريكا يعني او سهم ايكو بخوش خورا دبيجن كرد ام جوارا بيجن كرد او دكوانو كيجيشتني كي نويا مودرن بوست مودرن لسر ناسنامه ايدي نحو جي ناسنامه جريداي مثلا جغرافيا كي سياسي با انجي اوليك با مثلا ده هندق ناسيوناليزم ده بس تو مسيحي بي ناسنامه تي مسيحيته دبا ناسنامه تي اتنيكي وكو ارمني لكردستان هذا يعني وكو جيا جي ارمنيين كو جغرافيا ارمنيان دا جيان دكرن جبويوان ارمني بون امواتا ناسنامه اوليا وان ناسنامه وان اتنيكي جيو دكاربو راحت ويكي يعني يك عليبك اما د كردستان دا نبي رنگي تو كردستان دا تو نكاري لسر بنغها اول ناسنامه نتويا كردس نشان بكي لكن شمر حركتها كردي حتى نها يعني بريا 20 سال بريانها 5 سال بريانها لدفرين كو غير سنيبون لويدا قد تشكتنك تشالكيك نكرنا يعني كان حركتي كردان لهريما كالهريان للورستان دا كان حركتها كردي لعلام كان حركتها كردي لخانقين كان حركتي كردي دنا كردن فيليكو شيعنا يعني اف نشان دا راسته او جبوي يعني او من هال دباب سبابتك جدا او بابت شيء بروسيا شكل قرتنا ناسيوناليزم كرديه تديد ناسيوناليزم كردي دناف د سالن 1800 نوت هدي تشتك وصل لغارينك دست بدك هرچ قاست امنكارن صديصد ناو لبن الناسيوناليزم حتى بروسيا بداوي هاتنا شرع جهانية يكمين 1919 بداوي دبا او د سردما دولة ايراني ودمدا انجي دولة عثماني دابو او هر زدر بي غريداي دولة عثمانيانا و بروسيا شكل قرتن انجي تام يكمين حركتها ناسيوناليستية كردي ام لسر بيفان الناسيوناليستي بكار نجرا بيجن حركة الناسيوناليستي بأضابوين كومارا تركيا رادس بذكا يعني دما إليتين كردي شيخ وشيخ زادين كرد ميرو بغزادين كرد لإسطنبول دبيننكو دناو دولتا نويا تركاندا إدي جيهك جبوي كردان نينا دبي قناغي دايك وجبوي جاري يكمين حركتها ناسيوناليستا كردي دس بذكا بريوي يعني
کورد خوا بەشێک ژێ ئومەتا ئیسلامی دەدیتن و ئومەتا ئیسلامی دەبوو خاڵە هەڤبەش یا ناوبەرە کورد و تورک دناو خەلافەتە عوسمانیدا یعنی ئەوژی سنی بوو ئەوژی سناسنامیا سنیە ئیسلامی بوو بێگومان دەناو ئومەتدا ینی ئیسلامەتی هەیە دەناو ئیسلامەتیدا ژی سنەت سنی بووین سنەتگەرایی ئەنژی سنەتچیتی هەیە شیعە عەلەوی ئاینزایان دینێن جۆر بجۆر هەمی لە دەرەوە دەمین و تەدید ئەو ڕەخنەی کو دێستە کووردا مەسەن کورد دە قەتڵعامی ئەرمەنیاندا بەشدار بوونە ئی ئاسووری سووریاندا بەشدار بوونە بەشێک ئەو چاافکانی خۆ ژێ مژارێ دەکرێت و کورد خوا بەشێک ژە ئومەتا ئیسلامی دناو خەلافەتا عوسمانیدا دەدیتن شێخ و شێخزادەیەن کورد دە چارچۆیە خانەقە تەریقەت تەکیێ وان هەمی خوا بەشێک خەلیفەیە ینی خەلیفە عوسمانی وەکو خەلیفەیە خۆیە یەکەم دە ئاستا جیهانی و هەرێمیدا دەدیتن و هەمی شێخ و شێخزادە بەگێن کورد میرنشینên کورد هەمی بەیعەت بە خەلیفەین عوسمانی ڕادەکردن و دەما تو تەماشا دەکەی کو خەلافەتە عوسمانی بەر بە هەڵوەشاندنە دچە بەر بە قریز و دچە ئێک و هەریزەدە دکەون خەما خەلافەتێ و بە هیچ ئاوایەکی ناخوازن خەلافەت خراپە بە میرنشین و شێخ و شێخزادەیەن کوردان میر نەمانەوێ دەمێ شێخ نزێت ڕاستە نا میربانە ئەمە میر بوونە خۆدی زەوی ئاغانە و پرانی خوا جوغرافیای کوردستانی تەرەکاندنە لە هەرێمێن وەکو ئیستانبول ئانکاراوانە دژین وەکو سەرمایە عرد دەبن دەستێواندا هین مایە هین خۆدی عردن ئێلیتن ji ber ku di serdema Osmanî da çûne derewey Kurdistan û Tirkiye çûne Ewropa li Ewropa ders xwendine hinek ji wan vegeriyane li herêmên wekû Yemen wekû Arabistan wekû Misir li wane da berpirsarîtiyê waneyê siyasî îdarî di serdema xelafeta Osmanî da hebûye beşek ji wane li Ewropa nûnertiya dewleta Osmanî kirine dîplomat bûne yani elîtekî Kurdî heye ku backgroundê wan mîrin lê ê ku xwedî hêzê herî serekeyne şêx û şêxzade ne yani dewrda ez dixwazim bi çend peyvan tu îzah bike yani di navbera mîr û şêx dewarên siyasî de an jî girêdayê حركتها كو هيجي جديا خو درنكتيا حركتها ناسيوناليزم يعني دفي وريدا تشغلدان هي شما انيشياتيف ديكا دست الشيخ تدید دستپێکە 100 ساڵە 19 دا یعنی 1820 1830 عوسمانیا هێدیدی هینێک ژێ بەهێزبووینا میرێن کووردا دەترسن لێ دە هەمان دەمێداژی چقاز li bihêzbûyîna wan ditirsin di heman demê de jî rola wan jî girîng dibînin ji bo ku hevsengiyek di navbîna Ermeniyan da çêbikin li as divarê hêz da tedî di milê Bakur da Rusya heye Rusya piştgiriyê Ermeniyan dike ki Ermenî bi giştî girêdayê kilîsaya û rêberê ortodoksên کلیسایا روسیه نه و لگرینی که روسا هی کو پشگیریه ارمنیا بکن کو ارمنی هرمی کی وان بخواه به دولت وان بخود چه به دما میرن کردا هدی دمله دستلات وان دادیس نور دار کرن بوش والاتیک چه ده به او والاتی دره طریقتن کوردی ده به تابعتی طریقت نقشبندی شیخ وان و خلیفه وان و پجرا مرید وان او والاتی ده تجی کرن و دوید قناغ ده جورک میلی کی ناسیونالیستی ام نکارن جرا بیشن ناسیونالیزم ها
پروتوتیپێکی ناسیۆنالیستی فۆرمێکی دەستپێکی ناسیۆنالیستی هێدی شکل دەگرە پێش دکەوە دەبنگەی خۆدا ناسنامەیەوی ئیسلامی دە پێشدایە وەکی تەریقەت نەقشبەندیە خوا سنەیە گرێدایە خەلیفەیە عوسمانیە و دە هەمان دەمەداژی ئەرمەنی وەکو مەترسیەکی مەزن لە هەمبەری خوا لە هەمبەر هەرێمێن بن کۆنتڕۆڵی خۆدا دەبینە و هێدیدی پڕانی ئەردێن میراژی دەکەوە بندەستێ شێخ و شێخزادە و خەلیفەیە نوان و بوی ڕەنگی ji bo yekî li vir de tekeliyek çêdibe destpêkê da nakokiyekî mezin di navbeyna mîrad û şêxa da çêdibe ama dema êdî mîr temam betaybet mîrê baban wekû mîrên herê davî êdî iqtidar deselatdariyê wana ji dest diçe Bedirxan jî li Aliyê Bakur Bedirxan jî li Bakurê Kurdistanê hene ku êdî wana dest diçe wana herêma Kurdistanê diterekînin پرانی خوانه وانه دشن لإستانبول دمینن و طریقتن نقش بندی به تایبت دست پیک دا دره مالباتا نهری دا ایدی لکردستان پل داویجن و وانه دکارن جی ددمی که کرده اتوریتی خو حاکم بکن و نهیلن والاتی کو چه ببود ددمی میرادش بکو پرزگی که هەیە دەمێ میرادا د ساڵن داوی میراندا هێدی واڵاتیەکی ئۆتۆریتە چێ دەبە دزی چێ دەبە شار چێ دەبن و هەرێمە وان هەرێمە کوبەرێ دەبن دەستێ میرادابوون ئیدی ئەمنیەتی وان هەرێمە لە ئۆرتێرا دەبە دەما شێخ و شێخزادە دەکەون ناو دەسەڵاتێدا وانە نیشان دەن کو دەمێکی کوردا دەکارن ئۆتۆریتەیە خۆ حاکم بکەن دەنەتیمێ خۆ لەوێ دەرێ حاکم بکەن و بکار بن ئەمنیەت جی لەوان هەرێمەدا چێ بکەن دەما ئەمنیەت جی چێ دەبە وانە ڕاحەت دەکارن هەم عەردێن نەحەمی ئەمە پرانی عەردێن کو میرنشینان بوونە بەشێکی مەزنی وانە بخەن بن کۆنتڕۆڵی خۆدا دەبێ ڕێدا چاوکانیên ئابووریên وانە گەلێکی بەهێز دەبن ئۆتۆریتەیە حاکم پشتگیریە وانێ ئیستانبوڵێژی ژە عالی خەلیفەیە عوسمانی واژی هەیە و وانە دەبن ئیدی ئۆتۆریتەیە هەری داویە کوردی حتا کوونێ کۆمار دێ ئاواکردن دەبێ پرۆسەیەدایە حتا ئەزویەکی بێژم حتا 1990 هەممی ڕێخستنێن کوردی کوچێ دەبن بتایبەتی ئەو ڕێخستنێن کوژێرا دەبێژن ڕێخستنێن دەستپێکێن ناسیۆنالیستیە کوردی ئانژی مەیلێن وانێ ناسیۆنالیستی وەکو کۆمەلەیە جمعية كردستان تعاون جمعية سي أزبارم يعني اتحاد الترقية كردية برجع أو جدين اتحاد الترقية جدين وانا حميد بي باورية دانكو أمت قرق نيه خراب كرن أمت خالة واني هاري جرينجا و دەستپێک دا پرزگەیەکی وانە بە ڕێخستنا تورکێن گەنج هیچ تونەیە ینی بە ڕێخستنێن گەنجی تورکرا کار دەکەن و تەنانەت گۆڤارە کوردستان کو دەردەکەوە ئەس باڕم کوردستان یا کوردستان و کوردە کو دەردەکەوە هەژمارن وێن دەستپێکە دەوەشانخانەیەن ئیتحاد و تەرەقیدا دەردەکەون ئەمە کەنگە پرزگرێک چێ دەبە ئەو دەم پرزگرێک چێ دەبە کو کورد دەبینن ڕێخستنێن تورکێن گەنج دەخوازن سیستەمێکی سیاسی ئاوا بکەن کو تێدا ڕۆڵە ئۆڵ تونەیە و ئۆڵ دە ئۆرتێدا ڕادەبە و بەڕاکردنە ئۆلێداژی ئومەتە ئیسلامی ڕادەبە کو کورد حتا وێ داوێدا وەکی ناسنامەیە خۆی هەری ژۆرین ji bo xwe qebûl kiribû û yek deqa ez te rabigirim yanî nasnameya îslamî çima weqasî ji bo şêxan wê demê giring e yanî ol an çima giring e weqasî yanî ew hereketekî nasyonalîstî ne axir destpêkê nebûne nasyonalîstî destpêkê hîn protone yanî destpêkên yanî modelên seretayî ne li vir du sebeb hene sebeba yekem يعني بارادايما في سردمية بارادايما إمبراطوريتنا ودناو إمبراطورية عثمانية دا جي خلافتها وبنقاها خلافات جي أمتها إسلامية يعني 600 صال عثمانيين لسر بنقاها وأمتها إسلامي وانا كاربون كو ريبريا سياسية خوا
حاکم بکن و پێشڤە ببن و کورد ببوون بەشێک ژێوێ ینی خۆ بەشێک ژێوێ ناسنامەیە دەدیتن و بڕاستی دەوێ چارچێوێ ناسنامەیەدا مافی کووردا حتا ئاستێکی بەرفرەژی هاتبوو پاراستن ینی کورد خودی میرنشین بوون میر بخوا باش دەگرتن هەرێمێ خۆ بخۆ بەڕێوە دەبردن ji بۆی کووردا ینی پزگێکێکی ئەوتۆیی وەکی گروپێکی ئەتنیکی دەوێت سەردەمێدا قەت تو نەبوو و مافێوان وەکی ئومەت وەکو هەم کۆمەڵێن وەکی کۆمەڵێن ئیسلامی هاتبوو پاراستن دەناو حقوقا عوسمانیدا ji بۆی شێخا gelekî giring e û duhem jî bingeha deselata şêxa jî ji umeta îslamî de yanî eger umeta طريقة نقشبندينا بەڵێ ئەگەر تەریقەتی نەقشبەندی لەسەر دەسەڵات بوون و دکاربوون خودی هەزاران هەزار مرید بن بە هەزاران هەزار هێکتار عرد دەبن دەستێواندا بە لەسەروەیەکی خۆ بدەن ژیانکردن پارەیەکی مەزن چێ بکەن زارۆکی وان دناو سیستەما عوسمانیاندا بکاربن بەرپرسارەتیان مەزن بگرن سەرخوا و نونەرتیە عوسمانیان لە دەڤەرن جودا جودا بکەن ینی ئەو ببوو سەبەب و کورد خوا دەناو خلافەتدا ببینن و نەمایینە خلافەت وەکو نەمایینە خۆ تەماشا بکەن چماش بەکو بەرژەوەندیە ئێلیتی کورد و شێخن دەوێ قۆناغێدا بە ناسنامەیە دەسەڵاتە سیاسیە عوسمانی ڕا هاتبوو گرێدایی مەسەلەن شۆڕشە شێخ سەعید تو تەماشا بکەی و هینێک سەرهەڵدانێن کوبەری ویژی چێ دەبن هەمی دەبنگەهی خۆدا و گۆڤارن کو دەوێ قۆناغێدا مەسەلەن چاپ دەبن بەلاو دەبن هەمی لەسەرویە یەک مژارێک کۆکن ئەوژی ئەوە کو چ دەبە بلا ببە کورد گەرەک لە دژی خلافەتی دەرنەکەون لە دژی خلافەت دەرکەتن کوفێکی gelek mezin bû ji ol derketin bû tu dikarî wekû kafirê wekû mulhidek bê temaşakirin û di heman demê de jî ji aliyê yanî elîtê Kurd ve jî neda qebûl kirin ji bo ku elîtê Kurd xwe divê sîstemê da dedîtin û berdewamiya xwe jî divê berdewamiya vê sîstemê didîtin dema Şêx Seîd radibe û şoriş dike yek ji sebebê şorişê Şêx Seîd ew yek tişt e dibêje deselata siyasiya nû ya Tirkî xilafet ji ortira dike dema xilafet ji ortira bibe ew ê exlaq û pîvanên civakî jî hemî li ortira bibin çima ji ber ku îslam ew ê zeîf dibe em şoriş dikin ji bo ku herêmek em ê ava bikin ku divê herêmê de şerîet bingeha deselata siyasî be û carekî din deselata siyasî li ser bingeha ummeta îslamî bê berêve birin yani şoreşa nehrî jî bi hema şa hîndê kes mesela dibêjin şoreşa nehrî şoreşekî nasyonalîstî ye û ji bo avakirina dewleta Kurdî bûye yekû li ser belgeyên Brîtanî lêkolîn kirine yani di arşîvê Brîtanî de yani arşîv hene tişt dene dema tu temaşa bikey peyam not ku nehrî ji boî dîplomat sefîrên Brîtanî li herêmê de şandine divê demê de hemî behs li wî dikin ku eger dewlet bi me re li hev bike li ser hîndek mijaran û dema van mijara jî behs dikin bingeh hemî ummetê îslamî yani eger vê mijar li ber çav bê derbaskirin ew amade ne ku bi Osmaniyan re li hev bikin tuj ra jî bi Tirkiyên genç ra jî li hev bikin eger bê tu bingeha siyaset xilafet be ummeta îslamî be û Kurd wekû beşek ji wê ummetî berdewam bibin û bikaribin xwe îfade bikin ew dibe sebeb ku yani çima ew qas em çîrok em behs dikin ew wekî rûdaw negiringin yani tiştê ku li vir de giring e ew e ku xilafeta îslamî sunnîgerî şêxayetî û di nav şêxayetî de neqşbendîtî bûne di destpêka serhildana nasyonalîzma Kurdî de kurdayetiyê de kurdîtiyê de wana hemî bandorê xwe li ser vê têgehîna siyasî vê projeya siyasî Kurda danîne ji ber vê kî heta roja îro jî taybetmendiya olî li ser nasyonalîzma Kurdî gelek li pêşê de
دەڤردا ئەز میناکەکی باش هات بیرامن لە هەولێرێ چەند کەسێ کوردێ باکوور کو دژین ژمڕاگۆتن حتا جارێکی فۆرمەکژی نیشانی مندان یعنی فۆرم دەدەنوانە کات و تژی بکەی ji بۆی کو تو ئیقامە بستینی ئیقامەیە 3 ماهن 4 ماهن 5 ماهن نزانم ئێدی لەسەر وێ فۆرمێدا نویساندیە مەسەلا ناوێتە چێ فلان و بێوان تو لە کو دژی فلان و پشت ڕاژی ئۆلێتە چییە هەمی ئۆل تێدانە تەنێ سنی تێدا نینە يعني ازيدي علوي شيعي فلان فلان كاكي حمي تدانا سني تدانين يعني تشكي عجيبه لهوليري فورما حكومتها هريمي كردستان دا تشتكي وصاحبها يعني تاني سني تدانين جبك او بيغمانا او دي بيجي كرد يعني سني دما كرد باو سني با او بيغمانا يعني ذاتا بيرنجيا اگر تو سني نبي او تشتكي جداية تشتكي فرقليه جبوي كي فيدمي تو غيرك بيجي چما تو اگر تو سنینی تو ویدم تو چی زانی يعني او میناکی که خوش و بالکشه دیجی يعني جرا دبیجه با نراست راست دبیجه تو اگر کتو بیجی کردم جی ام دزانن تو نکردی راسته نه او جبوی که ناسیونالیزم کردی جبركو دناو دبا يكج امورين كو جارك دين ميرن كردا و شيخ كردا كو جد صلاه هاتنا آويتن جو علي عثمانيان با يعني د صلاه خوون دا كرنا ناسيوناليزم دبا كرسي يغنو كو او اليتا كرد جارك دين فغرنا سياسته و بكاربا سياست بك و بكاربا جارك دين ستاتویەکی سیاسی ستاتویەک ji بۆی هێز ستاتویەک ji بۆی دەسەڵاتداریە ji خۆرا ئاوا بکە ئەو تایبەتمەندیە ئۆلی نەوساژێژی کوان بێژن ئەو تش gelek ڕاحەت هاتنە و بەبێ پرزگرێک بوونە چما ji ber ku em dibînin di nav belgeyên dîrokî de kitabên ku li servan mijara hatine nivîsandin ji bo mînak di navbeyna bedirxaniyan de û malbata nehriyan de gelek pirzgirêk hebûne او رخصتين كودن آواكرن لإستانبول دوی قناغ دا كو رخصتين كردينا نه بدرخاني آمادنن كو اوتوريتيا مالباتا نهريا قبول بكن و نه نهريجي آمادنا اوتوريتين بدرخانيان قبول بكن يعني راستا كامران بدرخان بردوام لدرفة بحثا سرخوبوني ديكي سید عبدالقادر جی بردوام بحثا اوتونومیه دکات شتێکی وسا هەیە ئەز باوەڕم پێی دادانێوان گەلێکە لێژبووی و کامران بەدرخان ئاوارە بوویە چییە دەرڤە یعنی ڕۆڵێکی وان دەناڤە جوواکێدا دەساحێدانینە لێ شێخێن نەقشبەندی لە کوردستانیدا مانە و لە بن پاراستنا دەوڵەتە عوسمانیدا ڕۆڵێکی وان گەلێکی زێدەترە لە ماڵباتە بەدرخانیە او قالك راستا وبتايبتي او ميناكي هم دكتور كامران بدرخان وهم شيخ عبد القادري سيد كوري زيتر جراد بيج السيد او ميناكن هري درستن يعني راستا نيفسكاري كيس باورم نظام كردي انجي تركا پرتوکێک لە سەروێ مژاری نیشاندیە بناوێ کوردیش نۆبلتیس يعني او كردش نوبلتيز دبنا اليتن كردا عموسا ناويوان بين اليت كردا دسبيكا سالا نوزدان دا و دسبيكا ناسيوناليزم كردي دا لسر لبدر داجي قالك لسر ناكوكيان كدنا بينا مالباتا نهري وبدر خانيان داجي هي لبدر دا هاتي كار هاتي كرن بتايبتي ب دچارچوه او مقاله نویسن کو دی قوناغ دا دهاتن بلاف کرن هاو داینه کبو یکو زانبن کو ناکوکین فکری دنا بینا وان دو گروپ اندا چاوبونه و وکی تجی د گوتنی خدا اماجه پک دی قوناغ دا پشتی 1920 داجی پشتی 1923 24 داجی
بەردەوام سیاسەتە کوردی دکەوە ناو دوو خەتاندا خەتێک و ینی ئۆتۆنۆمیە دەخوازن دیسا هەر دەخوازن دەناو ستاتۆیا دەوڵەتە تورکیەدا بمینن divê bawerêdane ku eger xelafet jî hatiye rakirin eger ummeta îslamî jî hatiye rakirin îmkan heye ku ji nû ve pênaseyek ji Türkbûyînê bêkirin û terîfa ku ji Türkbûyînê dêkirin dikare li ser bingeha ola havbeş nasnameya Kurdî jî di nav Türkbûyînê de bê pêşxistin Ziyadîn Gökalp Nursi wana ew kesin ku hewl didan bi Türkbûyînê bi Kurdbûyînê re bikin yani wek du qewran bikin hewata yani tu hewldayînê wan fikrî îdeolojîk sosyolojîk an jî olî ew bû ku bikarbin bêjin madem Türk musulmanin Kurd jî musulmanin Türkbûn dikare hem îfadeya Kurdbûyînê bike hem Türkbûyînê bike û lewma dema di nav dewleta nû bingeh Türkîtiye gerek Kurd xwe li dervê wê Türkîtiyê nebînin wê Türkîtiyê beşek ji xwe jî bibînin yani xwe di nav Türkbûyînê de Türkayetî Türkîtî Türkçülük de dikarin pênasa bikin û dikarin xwe têda carek bibînin û ew jî têgehekî antî mesîhiyî antî roja avayî yani dijberê roja avabûyîn jî dê karaktera vê proseyê de ye çima ji ber ku ew divê bawerê dane ummeta îslamî piştî xelafeta Osmanî hîn dibin tehlîkeya de ye Brîtanî dixwazin îslam li herêmê de lawaz bikin zayîf bikin rolek Kurda gerek ew be ku nehêlin îslam li hemberî mesîhiya lawaz bibe bi rovajî wî gerek îslam carekî din bê bihêzkirin pênaseyekî nû ji îslamiyetê jî bê pêşxistin û divê navê de jî ew bikarbin di nav dewleta nû ya Tirkiye de jî bikarbin xwe îfade bikin ama grupekî din çê dibin ku ber bi Qahîre diçin destpêkê ber bi Şamê diçin û tedît ê ku diçin Şamê pijra şoreşê araratwane ji alêwan ve dê ava kirin ama ew qet di milê nasyonalîzma xwe de gelek radîkal nabin mesela tedî Ehsan Nurî Paşa piştî ku şoreşa ararat hel diweşe îflas dike dereve diçe Îranê û heta 2 sal berî şoreşên gelên Îranê dest pê bike ew li Tehranê dibîne û li Tehranê dijî ama ê ku diçin Qahîre wekû piraniyê malbata Bedirxanan tedî ji ber ku dûrin ew jî dibe karakterekî ji nasyonalîzma Kurdî yanî dibe nasyonalîzmek ku berdewam li dûr ji welatê xwe li diaspora ji henderan şikil digire xwe pênasa dike gutarê xwe yê siyasî hêdî pêş dixîne û li henderan bûyîn li diaspora bûyîn li surgûnê bûyîn dibe karakterekî din yê nasyonalîzmê Kurdî û çiqas ew nasyonalîzm li derve pêş dikewe ew qas bi rastiya civaka Kurdistanê re wisa xerîb dimîne dûr dikewe dibe bîrokeyek projeyekî elîtên Kurda navbeyna vê projeya siyasî bi însanên adî li civaka Kurdistanê de gelekî namo ye ji ber ku di elîtê Kurd ya axa ne mêrnişînin ya şex û şexzade ne û her du jî bi çavekî gelekî nizm li civaka Kurdî ji demoya Kurdî yanî însanên Kurd temaşa dikin qet tu platformek nabînî ku ew du grupên elîtê Kurdî çi dema li İstanbulê ne çi dema diçin Şamê û çi pijra dema ku diçin Qahîre jî dimînin qet tu saziyek platformek an jî lêgerînê ku têkeliyekî rast di navbeyne wan û civaka Kurdistan de çêbe qet çênabe ji ber wê yekî ew zemîne jî vala dike ku nasyonalîzma Tirkî bikarbe rahet di nav civaka Kurdistanê de karê xwe bike û nasyonalîzma Kurdî berdewam li dûr ve ji surgûnê ve
لە کوردستان و پرۆسەیە سیاسیە کوردستانە بمەیزینە و لە دەرەوە خۆ پێش بخینە و ئەوژی دەبە سەبەب و قەت لە کوردستانێ حرەکەتێکی ناسیۆنالیستی یعنی لەگۆڕ وێ ناوڕۆکا وێ قەورامێ ینی کو هەیە ستانداردە وێ قەورامێ کو هەیە قەت حرەکەتێکی وسا سەدی ناسیۆنالیستی کو بڕاستی دە پراکتیکێدا ژیش بۆی دەوڵەتێکی کوردی هەوڵ بدا قەت چێنابە و هەرتم ئەو حتا ڕۆژە ئیرۆژی ئەو پرزگێکە هەر ئێستەرەکیە ناسیۆنالیزمە کوردیە کو پرۆژەیەکی سورگونێ قەت پرۆژەیەک دەهندورە جوواکە کوردستانەدا نینە. بەڵێ بەڕاستیجی تشتێکی گەلێکی عەجایبە دە ڕۆژە ئیرۆداژی تو لێدنەری پرۆژەیە ناسیۆنالیزم و دەوڵەت چێکردنێ لەسەر فێسبووکەیە لەسەر یوتیوبە لە بەرلینەیە لە بروکسلێ لە ئەمستەردامە لێ لە هەولێرێ تشتێکی دنێ دەقەومێ لە هەولێرێ پارتیەن کوردی دخوازن لێ دیگەڕێن کیژان پارتیەن شیعە پارتیەن بەغدایە کیژان بەهێزە کیژان سەر دەکەوێ تاکو بەویڕە ئیتیفاقی بکەن. بەڵێ گەلێک پرسیارێندنێن هەنا یعنی چما ناسیۆنالیزمە کوردی یعنی ئەو پرۆتۆ ناسیۆنالیزمە وێ دەمێ دەمێکی پشتی وێدا دکەوە دەستێ بارزانیان ژماڵباتە نەری دکەوە دەستێ بارزانیان پشترە ناسیۆنالیزمە کوردی و ستانداردێن دیموکراسی ستانداردێن کو بە سیستەما لیبرالیزم لە ئەوروپایە پێش دەکەون وانە چ قاسیژ هەفتو دوورن ئانژی نزیکن. ناسیۆنالیزم لە باکوور بە تایبەتیژی و گوتارە دەردۆرێ پەکەکێ تێ و دچێ چ قاسی باندۆرە ناسیۆنالیزمێ لەسەر هەیە ئانژی نینە. ناسیۆنالیزم لە باشوور چەوابوو و ناسیۆنالیزم نەها لە ڕۆژئاوا چەوایە و بە تایبەتیژی پرسیارە هەری گرنگ و ئەمێ داویدا بەحس بکەین ناسیۆنالیستێن کورد چما ئیرۆ بە ناسیۆنالیستێن ئیرانیرە بە هەڤرا ئاڵەیە کوردستانی و ئیسرائیلێ بلندکان لە جادێن ئەوروپایە. کاک شەماڵ ئەمڤا پرسانە دە بەرنامەیەن پێشیەدا و چەند بەرنامەیەن پێشیەدا دەوێ ئەم ژێرا وەقت ڤەقەتین احتیمالە بە 3 بەرنامە احتیمالە بە 4 بەرنامە ئەم هێژی نزانن ئەمێ بە هەفتۆڕە وانە هەمیان گوت و بێژ بکەین گەلک سوپاس بۆی وێجارێ ئەم نێزی سەعاتێکی بوون بە وەختێ تەژی گەلکی گرت کە ئەم چ بکەن ji بۆی بەرنامەیە پێشیەدا ئەم نەها دکارن ڕۆژێکی تەعین بکەن ئانژی ئەمێ پشترا لێ بنەڕن ئەمێ پژا لێ بنەرن لێ ئەم ئەس تشتێکی داوێدا بێژم سپاس دەکەم و حتانا مەژی شۆپاندن ئارمانج بەڕاستی گەرەک هەر کەزان بە تەشیرکردنە ناسیۆنالیزمە کوردی نینە ینی کەس وسا دەفکرن و دەما ئەم لەسەر ناسیۆنالیزمێدا ئاخفن ئەم ناسیۆنالیزمە کوردی تەشیر دەکەن ینی ئارمانجە تەشیرکردنی تونە ینی ئەم دەخوازن چاوە مەسەلەن دە کوردستانێدا پرۆژەیە کۆنفدرالیزمە دیموکراتیک یا پەکێکێ و برەز ئۆجەلان پرۆژەیەکی سیاسیە و هیچ سروێژی ئەمێ لە سروێژی باخفن و ئەمێ ڕەخنێ خۆشی پڕ بوێرانە بەحس بکەن ئەرێ و حتا نەهام هیچ نەبە ئەزوتە 10 بەرنامەژی مە لە سەروێ مژارێ چێکردێ و ئەم لە سەروێژی ئەم ئاخفینە مە ڕەخنەی خۆش لە سەروان مژارە پێشکەشکردیە ئەو هەوڵدایانە تەشیرکردنی نینە بەلکو هەوڵدایانە ئەوەکو ئەم چاوە بکاربن زمینەیەکی دیالۆگ ئاوا بکەن و ئەم فام بکەن یعنی تشتێک و لە کوردستانی چێ دەبە چنە و چما پرزگرێک ئیرۆ بوێ ئاوایی بەردەوام دەکەن مەسەلەن چما ئیرۆ لە کوردستانێدا بتایبەت مەسەلەن لە ساحەی باکووری کوردستانێدا ئەم نها بە کورمانجی مەسەلەن داخفن ناسیۆنالیزمی کورد دەبێژن مەسەلەن ئۆجەلان خیانەتی دەکات پەکە خیانەت دەکات چما دەوڵەت ئەوانە ئاوا ناکەن ئەوێ دنژی دەبێژن وانە میلیەتچینە ناسیۆنالیستن تەنە دەوڵەت دەخوازن کورد دەوڵەت ناخوازە وەکی کو مەسەلەن نەها دەوڵەت لەسەر سینی دانینە دانینە کووردا و کورد کەشی مەکردە ئەمە لە ئۆرتێلی ئەم ناخوازن ئەنی ئەم دەخوازن وان مژارە ئەمێ وەکن و ئەمێ باشتر بکاربن فام بکەن و دداویەداژی تشتێک و گرینگە ئەوەکو ئەم چ دەخوازن تشتێکە ئەم چ دکارن ئاوا بکەن ئەو بخۆ تشتێکی دنە و ئەو
پرس یەک ji pirsên serekê di nav nasyonalîzma Kurdî de ye ku ez yêvîdarim di programê pêşerojê de em ê rahet li ser van mijara jî em ê dem hebe em ê biaxivin û wan mijara jî em ê şirove bikin. gelek spas ji bo wa em ez dê çend rojî dinê tekiliyan bora bikim ji bo bernameya beşê duemîn li kerema xwe hûn jî hewl bidin van bernamana ku li televizyonên bi taybetî jî kurmancî axif kesek li ser neaxife an jî nêwerin biaşkira biaxivin ji bo ku hene kesan ji xwe narazî nekin an jî quwetê wanî fikrî nagêje em ê hewl bidin vêyekê bikin li kerema xwe hûn jî alîkar bin bi parvekirina van programana ji bo dostûn hevalên xwe heta bernameya duemîn dema we xweş be gelek spas ji bo te jî Kak Şemal